یادگاریەکانی کە مەغریب دێ زۆر شیرینە لەلام. بۆچی؟ بۆن و یادگاری سلێمانی پێوە دیارە. کە مەغریب دێ تاکە هاوڕێم شەقامێکە وەک خۆم تەنیا پیاڵەی شیعرنێ کە دەیت ئەو بۆ گاڵە من بۆ گەنیا. کە مەغریب دێ تاکە هاوڕێم چ یادگارەیەکە هەیە لەگەڵیا؟ یادگاریەکانی کە مەغریب دێ زۆر شیرینە لەلام. بۆچی؟ بۆن و یادگاری سلێمانی پێوە دیارە هەمیشە. چکە تۆ لەبەڕی ببوورە بەمەسمانەوە نەبوو کە دڵە پڕکەین. گۆرانی کە مەغریب دێ لە ئاوازی خۆمە هۆنراوەی مامۆستای ئەزیز و هاوڕێی شیرینم ئیسماعیل خوڕماڵیە لە سەردەمانێکا پێشکەشمان کرد سەدایەکی زۆر باشی هەبوو جێگای ڕەزامەندی زۆربەی جۆگر و جۆبیستەکانی ئەو سەردەمە بوون بە خۆشحاڵیەوە چەند ژیلێک تێپەڕیەوە تا ئێستاش هەر زیندووە.